لەبەرەوەی ئەمە ئێستا حاڵەتێکی زۆر گەرمە وەکت و پڕیشە لە ناو هەرێمی کوردستانە بڵاوەتەوە بە تایبەت لە پارێزگای سلێمانی کە نەخۆشێکی زۆر هەیە لەسەرەوە حاڵەتە و چەندین ڕێگەی تەندروستیش گیراوەتە بەروەکو وەزیری تەندروستیش باستی کرد بۆ ئێمەش بە پێویستمانزانی کە ئەمڕۆ قسە زیاتر لەسرم بابەتە بکەین و میوانداری پسپۆری تەندروستی بکەین کەویش دکتۆر محەممەد عەبدولوەهابە ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمانە بێت بانیت باش دکتۆر ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ تۆ. بەیانی بەڕێستان و بینەی بەڕێزیشان باشتر. زۆر سوپاس. دکتۆر سەرەتامێ بزانم ئەم نەخۆشیە کۆلەرا چۆنە لە چیەوە دروستە بێ و نەخۆشەکە چەند ڕۆژ پێوەی ئەناڵێنێت؟ بەڵێ بێ بزانین نەخۆشی کۆلێرا نەخۆشێکی بەکتریاییە لە ڕێگەی ئاو خواردنی پیسەوە گوێزرێتەوە. ماوەی دەرکەوتنی نەخۆشەکە لەو کاتێک کە ئەو هاوڵاتیە بەکتریاکە وەرەگرێت بێتێ لە 12 کاتژمێر تا 5 ڕۆژ. ئەم بەواتایەکی کاگەر من بەکتریاکە ئەمڕۆ وەربگرم لە 12 کاتژمێری کە بەلایانی کەم و نیشانەکان لێ دەرەکەوێت تا 5 ڕۆژی کاگە تا 5 ڕۆژ نیشانەکان تیا دەرنەکەوت ئەوە بەدڵنیاییەوە لەشم توانێت یان بەرگری لەشم توانێت کۆنتترۆڵی کایان ئەوە تا تووشی نەخۆشیەکە نەبووم. چەند ڕۆژ ئەمێنێتەوە نەخۆشیەکە من لە مرۆڤێک بۆ مرۆڤێککە ئەگۆڕ بە پێی توانای تەندروستی جەستەیی مرۆڤەکە ئەگۆڕێ لەوانەیە لە چەند ڕۆژێکەوە بخایێنێت تا بگاتە لەوانەیە زیاتر لە هەفتەیەک. بەڵێ باشە دکتۆر محەممەد ئەتوانین بە هەموو توشبوونێک بە سوکچوون و ڕشانەوە بڵێن کۆلێرا؟ لێرە ئێمە ئەگەڕێنەوە سەر پێناسەی نەخۆشی کۆلێرا. ئێمە مەسەن لە سلێمانیە یەکێک نەخۆشی نیشتە جیهانی کە لای من بەردەوامی هەیە مەسەن کۆلێرایە کە هەر مەوجود بۆ لا من لەبەرەوە مەسەن کاتێک کە نەخۆشیە بڵاو بێت وەکو پەتایەک وەکو ئێستا کە لە سلێمانی و هەرێمی کوردستانە و دوێنێش وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گەشتی تەندروستی سلێمانی ئاماژەمەوە کرد کەم پەتایە بەڵێ پەتای کۆلێرایە بەڵێ هەموو سوکچوونێک ئێمە توانین مامەڵەی لەگەڵا بکەین وەکو کۆلێرا. بەڵام مەرج نییە هەموو سوکچوونێک کۆلێرا بێ بەڵام ئێمە مامەڵەی لەگەڵاکە وەکو کۆلێرا بووی کە ژیانی هاوڵاتیەکە لە مەترسی بپارێزین. باشە. دکتۆر محەممەد ئەو حاڵەتە زۆر مەترسی دارانەی کە وا لە نەخۆشەکە کاتی تر چارەسەری قورس بێت چییە؟ گرنگترین خاڵ لە نەخۆشی کۆلێرایە دوو خاڵی سەرەکین. یەک خاڵی وشکبوونەوە یعنی ئەو ئاوەی کە لەشتە ڕوار بۆی سوکچوونە بۆی ڕشانەوەکە ئەمە مەترسیدارترین فاکتەرەکە وامان لێکە نەخۆشیەکە ئەگەر ئەهمال بکرێت کە پشتگوێ بخرێت لە ماوەی چەند کاتژمێرێک بۆ چەند ڕۆژێک گیان لە دەست بایان زەرێکی زۆری لێبە. لەبەرەوە ئەگەر حاڵەتەکە بەمە ڕێنمایەک بۆ هاوڵاتێکەش کاتێک هەستە بۆ کرد کە حاڵەتەکە سوکچوونەکە زۆرە یەک و دوو خۆت پشتگوێی مەخە خۆ بگەێنە دامەزراوە تەندروستیەکان کە خۆشبەختانە وەکو دوێنێ بەڕێوەبەری گشتی و وەزیری تەندروستی ئاماژیان پێ کرد کە ئامادەکاریی باش کراوە ئەوەی کە من لێرە ئاماژەشی پێ بکەم جگەل لەوەی کە دوێنێ باس کرا سیستەمێکی ئەلکترۆنیش دانراوە بۆ زانیاریەکە کە ئەمە زۆر گرنگە بۆمان بۆ دوایی ئەوەی کە پەتایە تەواو بێت توێژینەکان بزانین سەرچاوەکان چۆن بوو لەکوێوە سەری هەڵاوە بۆی کە ڕێگڕی لە دووبارە بوونەوەی بکرێت. بەڵێ دکتۆر پێم خۆشە بە شێوەیەکی زانستیانە هەم بە بینەران و بیستەرانیش بڵێ ئایا ئەمە بەکتریایە یاخود ڤایرۆسە کە لە چ ڕێگەیەکیشەوە ئایا بە خواردنەوە بێ یاخود بە بەرکەوتن بێ بە چ شێوازێک بڵاو بێتەوە؟ دکتۆر محەممەد پێدەچێت پەیوەندیەکەم لەگەڵ دکتۆر ڕاوەستا بێت. دکتۆر ئەگەر گوێبیستی من بووی بەردەوامە بم لە پرسیارەکەم ئەمەوێ بزان بە شێوەیەکی زانستی ئایا کۆلێرا بەکتریا یاخود ڤایرۆسە و بە چ ڕێگەیەکی زۆر خێرا بڵاو بێتەوە بە بەریەکەوتن یاخود بە خواردنەوە بە بەکارهێنانی کەلوپەلی یەکدی ئەمانە چۆنە؟ گوێ لێم بڕێزیان؟ دکتۆر ئەمەوێ بزانم بە شێوازێکی زانستی بۆ ئێمە بۆ بینەران و بیسەرانی ڕوون بکەیتەوە کۆلێرا کە بڵاو بێتەوە ئایا بەکتریا یاخود ڤایرۆسە و بە چ ڕێگەیەکی خێرا بڵاو بێتەوە واتە کەسەکان بە بەریەکەوتن یاخود بەکارهێنانی و کەلوپەلانەی ڕۆژانە بەکارهێنین بە چ شێوازێک بڵاو بێتەوە؟
بەڵێ وەکو ئاماژەمان پێکرد نەخۆشی کۆلێرا نەخۆشیێکی بەکتریاییە باشە ڤایرۆس نییە لە ڕێگەی ئای پیس و خواردنی پیسە گوێزرێتەوە واتە ئەگەر ئەو خواردنێک سەرچاوی خواردنی کەملێ ئەگەن دڵنیا لە بم لێ خواردنەکە پیس بێ چەند کەسێک لێ بخوات بڵێ ئەوێ بە سەرچاوێک بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکە یان مەسەرەن ئەگەر جارم گەڕینەوە لای خۆمان لە کوردەواری خۆمان مەرکانەوەشتمان هەبوو کە دامانە ناو بازارە و کاتە سەرچاوە بوو کە ئاوەکان بە چەند کەسێک بەکاری بێن هەمان سەرچاو بەکار بێن ئەگەر ئەم سەرچاوەیە مەسەرەن پیس بووایە بڵێ ئەبێ بە هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی چەند کەسێک سەبارەت بەس مەسن بەکارهێنانی دەفرێکتر خۆشبەختانە ئێستا مەسەرەن لە زۆربەی حتى لە چێشخانەکانەمە هەندێک جار احتیمالی گرنگێکی زۆرە درێت لەوانەیە ئەمە فاکتەرێکی کەمتر بێت بەڵام ئەگەر پاکتەمیسی لە ڕێگەی پاکتەمیسی دەست پاکتەمیسی تاک پاکتەمیسی و دەفرانی کە خواردنەکەی تیا کۆرێت یان ئامادەکردنی خواردنەکە نەپارێزرێت بەڵێ بە دڵنیاییەوە هۆکارێکە بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکە. باشە دکتۆر هۆکاری ئەو تەشەنەکردنە زۆر و خێرایی سلێمانی چی بوو کە کۆلێرا بەو جۆرە خێرایە بڵاو بووە و ئێستا حاڵەتەکانیش زۆرن لە نێو نەخۆشخانەکانە؟ ئەمە پرسیارەکە بە شێوەیەکی زانستی جوابی بێنە وەڵامی بینەوە هێشتا جارێت زۆر زووە بووە ئەمە بکەوێ بە زانیاریەکانمان دەستکەوێ چکە بۆ بڵاوبوونی هەر پەتایەک دومە دوو جۆر بڵاوبوونەوەمان هەیە بڵاوبوونەوەی تاکە کەسیمان هەیە کە تاکەیە کە بەسەن یەکێک هەڵگری بەکتریاکە بووە و پاکتەمیسی خۆی نەپارێزتووە و بۆ بە سەرچاوی بۆ بڵاوبوونی نەخۆشەمە هۆکێکە یان ئەگەر مەسەن خوانە خواستە سەرچاوێکی ئاو یان سەرچاوێکی کە بڵاوێتەوە ئەمە گەورەترە لەبەرەوە ئەمە ناتوانین ئێستا بڵین کامیانە ئەبێت چاوەڕانی داتاکان بکەین لەلایەن بەڕێوەبەتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستیەوە بڵاو بکرێتەوە بۆی کە بزانین کامە سەرچاوەکە و هۆکارەکە چی بووە. بەڵێ باشە دکتۆر لە ناو منداڵانە زۆرترە یاخود گەنج یاخود پیر و بۆ کامیان زۆرتر مەترسی هەیە و کامیانە بێت چارەسەری زۆر خێراتری بۆ بکرێت؟ ئەوەی ئاشکرا نەخۆشی کۆلێرا هەموو تەمەنەکان ئەگرێتەوە بەڵام ئەو تەمەنانی کە زۆر هەستیارن بۆ وشکبوونەوە ئەو لە دەستدانی لەش بریتە لە تەمەنە مناڵەکان خوارد پێ ساڵ بە تایبەتی و تەمەنە زۆر بە تەمەنەکان ئەوانی کە سەر و 50 ساڵ و 6 ساڵەوەن ئەمانە زۆر هەستیارترن زووتر کاریگەریان تێکرێت و زووتر کاریگەری لاوەکانی تیا دەرەکەوێت بۆیە پاراستنی ئەم دوو گروپە بەڕاستی زۆر زۆر گرنگە. باشە دکتۆر ئەو چارەسەریانەی کە ئەکرێت ئایا وەک پێویستە یاخود دەمەوێت بزانم مەترسی مردن خوا نەخواستە لە نەخۆشی کۆلێرا ڕێژەکەی چەنە؟ ڕێژەکەی ئەگەر چارەسەر نەکرێت بە تەواوەتی پشتگوێ بخرێت ئەوە ڕێژەکەی زۆر زۆر بەرزە گاتە نزیکەی لە زیاتر لە ساڵ 25 نەخۆشەکان بەڵام خۆشبەختانە نەخۆشی کۆلێرایەکی کە لەو نەخۆشانی کە چارەسەری ئاسان و بەردەستی شەوە هەرێمی کوردستانە و ئێمە پێی ساڵانی پێشوو ئەتوان بڵێم توانایەکی زۆر زۆر باشمان هەیە بۆ بەرەنگار بوونەوەی ئامادەکاریەکان شتە کراوە بەڵێ هەیە و شاری خەڵکیش لە ئاستێکی باشایە ئەتوان بڵێم ئێستا ڕژیم بردن زۆر زۆر کەمترە لەبەرەوە یەکێک لەو نەخۆشانی کە ئەگەر زوو چارەسەر بکرێت ڕژیم بردن تیا زۆر زۆر کەمە. باشە دکتۆر محەممەد ئێستا چەند حاڵەتی توشبوون بە کۆلێرا هەیە لە سلێمانی؟ بە دروست زانیاریەکە لای من نییە ئەمارەکە لای من نییە ناتوانم ئەمە بەس یەکی دوێنێکی لە کەڵان تەلەڤیزیۆن عراقیەکان باسیەوەی کە 3000 حاڵەتی سکچوون هەیە نازانین لەم 3000 حاڵەتە چەندێکیان کۆلێرا بووە بەسەوەی کە ئەمارەکەن ئەگەر من هەڵەدا نزیکەی 10 حاڵەت بۆ تا ئێستا. باشە هەماهەنگیەکانتان لەگەڵ وەزارەتی تەندروستی چۆنە تا چارەسەری ئەم نەخۆشیە بکەن بۆی کە زیاتر تەشەنە نەکات؟ خۆشبەختانە ئەوەی کە ئەم ساڵ جیا کاتەوە لە ساڵانی پێشوو دوای ئەو تاقیکردنەوەی با بڵێن ئەو تاقیکردنەوەی کە لە پەتای کۆرۆنایە پێ تێپەڕ بووین ئەوەی کەم بەدی یەکەم وەکو پسپۆرتی تەندروستی کۆمە و نەک بەس ئامادەکاریەکان ئەو زانیاریەی کە دەستمانەکەوێت لەم پەتایە زۆر باشتر مامەڵەی لەگەڵا کراوە یەکێک لەوانە مەسەن ئەتوان پێتان بڵم مەسەن زانیاریەکان ئێستا سیستەمێکی ئەلکترۆنی دانراوە کە تۆماری ئەو زانیاریانی کە لە نەخۆشەکانەوەیان تۆمارەکرێتایە ئەمە زۆر یارمەتی دەرە بۆی کە لە دوای پەتاکەیان لە کاتی پەتاکەیە زانیاریەکان شی بکرێتەوە و سەرچاوە و یارمەتی دەربێ بۆ کۆنتڕۆڵکردنی پەتاکە. بەڵێ باشە دکتۆر محەممەد ئەو من بە دەرفەت ێزام لێرەوە هەندێک پرسیاری دیکەت لێ بکەم کە ئایا نەخۆشخانەکان بە تایبەت ئەو نەخۆشخانانی کە تایبەتە بە مناڵان
تا چەند دەرمانی پێویستی تایە و بە تایبەتیش بۆ کۆلێرا ئێستا دەرمانی پێویست هەیە بۆ نەخۆشەکان بۆی چارەسەر بکرێن و چەند ڕۆژ ئەتوان لە نەخۆشخانەکان بمێنەوە بە پێوەی کە حاڵەتەکان زۆرن. دروستە ئەتوانین ئەمە بگەڕێنەوە بە ستاندەرەکان گیانیەکان. نەخۆشی کۆلێرا ڕاستە نەخۆشیەکی ترسناکە، بەڵام خۆشبەختانە زۆربەی حاڵەتەکان نەخۆشی سوکن پێست بە داخەڵکردن ناکە. بۆیە چەند نەخۆشخانەیەک دیاری کراوە، یەکێک لەوانە نەخۆشخانەی مناڵانە بۆی کە ئەو نەخۆشانە وەرگێت کە پێی تەمەنەکان مانەوەیان لە نەخۆشخانەکانە ئەوە پێی نەخۆشیەکە و کاریگەری لاوەکانی کە دەرەکەوێت تیانە. هیوادارم کە زۆر نەبێ زۆربیان چاک بنەوە بە زووی گەڕێنەوە ماڵی خۆیان. سەبارەت بە ئامادەکاریەکانیش ئەوەی کە دوێنێ لە ڕێگەی وەزیری تەندروستی و بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی ئامادە کە ئاماژەی پێکراوە بەڵێ ئامادەکاریەکان ئامادەکاریی باش هەیە و خۆمادەکاریی باش هەیە. من لە ڕوانگەوە تەسەوڕ ناکەم کێشەی دەرمانمان هەبێت و کێشەی پێداویستی پزیشکیمان هەبێت. باشە دکتۆر، ئەگەر بە کورتی دوایین یاخود بڵێن دوایین ڕێنمایی خۆتمان پێ بڵێ زانین هاوڵاتیان چۆن خۆیان بپارێزن لەم نەخۆشیە. دروستە لەم مەوسمانە کە گەرمایە و نەخۆشەکە بڵاوەتیایە باشتر وای خۆمان دوور بگرین لە خواردنی دەرەوە خواردنەوەی دەرەوە پەنابەرین بۆ خواردنەوە لە ماڵەوە یان ئەو خواردنانی کە مەسەڵەن ئێمە دڵنیای لەوەی کە سەرچاوەکی پاکە. ئەمە هۆکاری یەکەمە. پاکو و تەمیسی تاکە کەسی بە گرنگترینیان پاکو تەمیسی دەستە و دەست شۆردنە کە یەکێکە لە فاکتەرانی کە زۆر گرنگە بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەخۆشیەکە. بەڵێ دکتۆر محەممەد سەبارەت بۆ کاتێکە سەبارەت بۆ کاتێک کە مەسەڵەن هاوڵاتیان تووشی پەتای سکچوونەکە بن چەند دامەزراوێک دانراوە دەستنیشان کراوە لە هەموو شارێکا بۆی کە هاوڵاتیان سەردانیکەن. تکایە یەکەم کە بە قسەی کەس نەکەن دامەزراوە تەندروستیەکە پێش بنن بۆ دامەزراوە تەندروستیەکان و ڕێنمای تەندروستیەکان پەیڕەو بکەن. مەرج نییە هەموو کەسێک کە تووشی سکچوون بوو کە سکچوونێکی کەم بێ وشک بوونەوە پێویستی بە داخڵکردن بێ بۆ نەخۆشخانەکان. لێرە ڕێنمای پزیشکان کە ڕێنماییەکەن بۆی کە داخڵ بن یان داخڵ نەبن تکایە هاوکاری دامەزراوە تەندروستیەکان بن لەم بابەتەوە هیوای تەندروستێکی باش و سەلامەتی و خۆپارێزی ئاخوازم بۆ هەموو هاوڵاتیان. زۆر سپاس. ئێمەش هەروە دکتۆر عەبدولوەهاب سپاس بۆ زانیاریەکانت. محەممەد عەبدولوەهاب سپاس بۆ زانیاریەکانت بە هیوای تەندروستێکی باش بۆ هەمووان. هیوای تەندروستی باش بۆ هەمووان.